ڤیکتۆریا پێشترێکە بە 26 و 25 وەرەقەی بوو ئێستا ڤیکتۆریایەک لۆ ڕەقەمی بوویتە 50 تاکە وەرەقە 50 وەرەقە سێ لۆ ڕەقەمی ناو زەرەری مەیە زۆر خراپە خەرکەش بە عام بەعشاری خاستان زەرێکی خەیاڵی دەکاتن چ معقولە تەکسیەک بە دوو دەفتەری بی ئێستا سلایت بە دوو دەفتەری بی مشتری تێدا ناوی بە 150 وەرەقەی فرۆشی ئەوە زەرەر نییە ئەوە زەرەر نییە ئەوە لۆ نمونە و سیارەیە ئەوە سکۆدەیە تازە لۆم باس کردی تێگەیشتی بە 95 وەرەقەی نەیدێدا ئێستا کەوە مەمنونین ئەم بەخۆمەوە بە زەرەر دەدەم بەخوای بە 190 وەرەقەما بدونێ بە 15 دایتمە کابرای نەیبرد ئۆتا بە 90 بە خۆی کابرا مەمنون بوو بیدەمێ نەمدایە ڕۆژە پێشەو قەرارەی ڕۆژ پاشەکە و قەرارەدا چوو بە 115 وەرەقەی دامە کابرای قەشمەریش پێ کرد نەیبرد پێشتر ئۆپلەکە تقریبا 18 وەرەقە 90 وەرەقە ئێستا بێت 45 وەرەقە چ معنای هەیە معنای نییە ئۆپل نەسەری دەڕوا نەبنی دەڕوا هیچ لە مەوزوع ناگۆڕێەوە شتا ئەمە خەمی خۆم نیە تازەوە تا فەرموو تا سارم عەب وەرەقە زەرە فرۆشتیەوە بە عشاریشم کەلۆ خێرێ استفادەمان تاکسی تاکسی ئۆتە سورکە والله برام ئەمە خەمی خۆم بە عشاریمە لە قەدیمەوە بە عشاریمە تێگەیشتی لە 2005 ئەو مەعرەزەیمە هەنوع بازارم دیتە خەمی خۆم نیە بەس خەمی ئەو فەقیرانەمە هەموو هەیە پارە یەک سیارەی هەیە ئێستا کە بیکاشەیەکی هەیە احتمالە پارەکەی بێتە پارەی سنەی 2001 ئەو بابەتانی زۆر تێدایە